دەم باش تەماشەوانی گەلێکی جاردن بۆ بەردنامەی بەردنامەی مایکی خەلی بخێر بێن. خراببوونا ساخلەمیە تاالبانی باندوریاوێ لەسەر پرۆسێسا سیاسی لە عێراقە بە ناو نیشانên تەوەرە ئیرویە بەردنامەوە بەردنامەی مایکی خەلکێ. جەڵال تاالبانی سەرکومارەی عێراقی کۆ هەمان دەمدا سەکرەتێری گشتی یەکێتیان نیشتیمانیا کوردستانیەجی دوشەمبیا دەربازبووی ساخلەمیاوی تێک چوو. و ئەف ساخلەمیە بێگومان تێکچوونەوێ ساخلەمیژی باندوریên gelekî li pey bûn û nihajîkî îrojîk bû çareseriya nûjdarî gihandiye wê nexweşxana ku pêştr li welatê Almanya çareserî bû hatiye kirin. Gel û têkçûna saxlemiya Talibanî vêcarê ku karînên axiftinkirinê nîne, karînên livandinê nîne ji birî hindê pêştr jî bêguman her çend meha li welatê Almanya bû û yekêm car jî dema rastî nexweşiyê bê û raya giştî jî haydar bûyî 2007 bû demê li nexweşxana li welatê Ordinê çareserî bû hatiye kirin. تێکچوونا ڕەوشە ساخلەمیە تاالبانی وەکو سەرکومارە عێراقێ دەهامان دەمدا وەکو سەکرێتێری گشتی یەکێتیان نیشتیمانیا کوردستانê باندۆریê lê nav yêketiyê bixwe yêketiya نیشتیمانیا کوردستانê o li ser astê Iraqê bi giştî û peywendiyên Herêma Kurdistanê û Iraqê bê taybetî gel û di niha de hîn çawa texmîn dikin bê taybetî ku îro dewleta yasa da xwazike ku cêgirêyek bû Celal Talibanî bête destnîşan kirin. Belê berezan xerabûnî tenduristî Talibanî û karîgerî bi ser proseyê siyasî li Iraqda. Emen naw nîşanî tewrê emroyê bernameyê ve bernameyê Mayekî Xelk. Celal Talibanî duşemê rabirdo duayê kobûniyê li gel Nûrî Malîkî Serêkwezîrên Iraq lewşewe rewşî tenduristî têk çû bi şêweyek têk çû ke twane qsekirdinê niye û twaneyê colekirdinîş niye. Bêguman emro ji bo çareserî pizîşkî gihêniraya welatê Almanya û nexweşxaneyeke pêştir çand mangekî lew nexweşxana çareserî wergira çandîn carî bêguman serdaniya û nexweşxane kira. Celal Talibanî wekû serokkomarê Iraq la man kada wekû sekretêrî giştî yeketî nîştimanî Kurdistaniyê لە سەرکردەکانی کورد تێکچوونی ڕەوشی ساخلەمی تەندروستی بەم شێوەی ئێستا کاریگەری چۆن ئەبێنێ بە تایبەتی کە پێشتریش بێگومان لە 2007 ساخت تەندروستی تێک چووە بۆ وڵاتی وردن گوازراوەتەوە دواتر هێناوتەوە وەزی تەندروستی باش بە دواتر چوو بە سەفەری ئەمریکا کردووە چەندینجا سەفەری ئەڵمانیا کردووە بەڵام تێکچوونی ڕەوشی تەندروستی لە ئێستادا کە وەکو نوژدارەکان ئاڵێن وەکو چاودێرەکان وەکو کەسە نزیکەکان ئاڵێن توانای قسەکردنی نییە توانای جۆڵاندنی نییە بێگومان ئەمە تا چەند کاریگەری هەیە بێژگەلەوەش ئەمڕۆژ لیستی دەوڵەتی یاسا ئەوەی ڕایگەاندووە کە پێویستە جێگیرەوەی بۆ جەڵال تاالبانی دەبدرێت جەڵال تاالبانی کاریگەری لەسەر هەم ناوخۆی یەکەتی نیشتیمانی کوردستان هەم وەکو سەرکوماری عێراق لەسەر ئاسی گشتی عێراقا هەم وەکو پەیوەندەکانی هەرێمی کوردستان و ئەو حکوومەتی عێراق و ئەو هەموو تاوافقە سیاسیانەیە کە پێشتر کرا بۆ کاریگەری چینە بەڕێزان لە ئێستا عێراق ئێمە لە خزمەتی وەرگرتنی سەرنجی وادەن بەستکایە بەسەر ئەم تەوەرە بێ بەڵێ محەممەد لە کەرکۆی یەکەم پەیوەندی کای محەممەد فەرموو بەڵێ من بەڕاستی دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم سپاس ئەزای زۆن هێمە وەکو خەڵکی شاری کردەوە من محەممەد کوڕی عەلی کوڕی سەید عەلی ئاهوو خەڵکی گوندی خەشخەم بەڵام ئێمە ئەمانەوە ئیشەڵڵا شوێ عادل بۆ بەڕێز مام جەلال ئەگەڕێتەوە وەکو خەڵکی کەرکووک ئێمە خەڵکی کەرکووک هەموومان جوانین بە مام جەلالەوە یا ڕەبی خوایە گیان ئیشەڵڵا خوای گەورە شوای عادلی بۆ نێرێ هەتی شتێک بێ ئێمە هەر مام جەلالمان خۆشە مام جەلال پشت و پەنای ئێمەیە مام جەلال کەسێکە کە بەڕاستی لەناو کووردا سەربەرزیە بۆ ئێمە لە بەغا لە بەڕاستی مامۆستا ئێمە مام جەلال وەکو سەرۆکۆمەری عێراق وەکو یعنی ئەگەر بێتە سەرۆکی هەموو جیهان هێشانەکەمە بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بەڵێ کاک محەممەد کارزان لە شاری سلێمانیەوە فەرموو سەرچام کای کال سپاس بۆ تو فەرموو وەڵای هیوادارم هەموو کوردێ کە فەرزە لەسەری دوعا بۆ مام جەلال کە و هیوای چاکبوونەوەی بۆ خوازن هیوادارم ئێوەی دەستخۆشتان لەگەم بەڕاستی بەردامەیەکی ناکات بەشەش بدۆ دا هیوادارم هەموو کوردێ دەستۆزی خۆی بۆ مام جەلال دەرببڕێ و لە هەموو ڕێتەوە بەڵێ بەرەزان بێگومان جەڵال تاالبانی وەکو سەرکوماری عێراق وەکو یەکێک لە سەرکردە دیارەکانی کورد کە بە دەیان ساڵە ناو تێکۆشینی خەڵکی کوردستانە بێگومان شێندەستی گەرە و لە وتەیدا مەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1975ەوە تا ئێستا سکرتێری گشتی ئەم حزبەیە بێگومان ئەوە لەوانە ئاواتی زۆربەی زۆری خەڵکی کوردستان بێت کە تەندروستی باش بێ بەڵام ئێمە پرسەکەی ئێمە لەسەر ئەوەیە تێکچوونی تەندروستی تاالبانی کاریگەری لەسەر پرۆسی سیاسی لە عێراقا لەسەر ئەو تەوافقاتە سیاسیانە لە بینی کورد و حکوومەتی عێراق و عەرەبەکان هەبووە تا چەند کاریگەری ئێمە باسیەوەکەن تکایە هوشەنگ لە شاری سلێمانی فەرموو کاک هوشەنگ سەرچاوم پێشەکی دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بەڵام
وایە بێنە ئێوارە ئەم بەرنامەکاندا بەزانایە بێزمان ئێستا شەر خراپ نوێشتێکی چاگە دەستان خۆش بێن و کاریگەری خراپبوونی تەندروستی جەنابی مامجەلال لە مەخدا بەڕاستی کاریگەری زۆری دەبێت چکە جەنابی مامجەلال لەگەڵ هاتنەوەی و خەریکی کێشە گرفتەکانی عێراقا و بە تایبەتی لەم دوای شاو هێزەی دیزاکە کێشەی بۆ خەڵکی عێراق و بۆ کوردستان ژناوەتەوە بێگومان داوڵی ئەوەدا بوو بەداخەوە لە کۆبنێکی لە دوای مالیکی یار بوو لاڵێ مالیکی باش ناتە دەژێت بار و بۆ ئەوی کە داخوازەکانی کورد جێبەجێبکە و جەنابی مامجەلالی ژەوەی پێ تەقەبول نەکراوە بەڕاستەکەی هیچێک لەوانە ئەو کاری بەڵام وەکو بەعام تەندروستی جەنابی مامجەلال کاریگەری زۆر ئیجابی هەیە لەسەر ئەوەستەکە بۆیە هیوادارم مالێرەوە تا ئەڵمانیا من سەرکەوبوڵی بۆ هەنێرم تەمەنە هەکەم تەمەنی من چێتە سەر تەمەنی ئەو مەساغ و سەلامەتی بگەڕێتەوە کوردستان بە هیوای لەشێکی ساغ و تەندروستێکی بەڵێ بەڵێ سپاس بەڵێ بەڕێزان وەکو لە میدیەکانە ڕاگەنرا کە دوای کۆبوونەوەی جەڵات تاڵەبانی سەرکوماری عێراق نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق کە لە دوای 58 ڕۆژەوە ئێوارەی ڕۆژی دووشەممەی ڕابردوو هەردووکیان پێکەوە کۆبوونەتەوە باستەوە کرد کە دوای دەمەقالەیەکی تونند لە نێوان هەردووکیان کە دروست بووە بە تایبەتی نوری مالکی کە کۆمەڵێک هەڵویستی توندی نواندووە لە بەرامبەر دەستپێشخاریەکانی تاڵەبانی بۆ چونیەتی ئاساییکردنی ڕەوشی ئێستا عێراق ڕەوشی تاڵەبانی تێکچۆ وەکو چاپەمەنیالێک کە هەندێک لە کەسان نزیکەکانی تاڵەبانی دوای کۆبوونەوەی کە تاڵەبانی پێیان ڕاگەنەوە کە ئەو هەست بەسەر ئێشاکە بەڵام ئازاجوندیانی وەکو تەبێژی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تاڵەبانی سکرتێریەتی ڕایگەاندووە کە تێکچوونی ڕەوشی تاڵەبانی بە هیچ شێوەیەک پەیوەندی بەو کۆبوونەوەی مالکی و تاڵەبانیوە نییە باسی ئەوە شەکە کە هیچ دەمەقالەیەکی توندی بەم شێوەیە لە بینی هەردووکیان ڕوونەداوە عەبدوڵڵا لە تەکیە فەرموو دەستخۆشیان بەرنامەیەتان لێکەم زۆر سپاس لای گەورن سپاس دەکەم کاکە جان بەنسبەت مامجەلالەوە بەڕاستی کورد بە مامجەلالەوە جوانە مامجەلال قایدێکە هیچ وڵاتێک قایدی وەک قایدی مامجەلالی نییە بەڕاستی کوردی ئێمە بە مامجەلالەوە جوانین بە مامجەلالەوە ماوین ئامادەین خوێنی خۆمان بەخشکەین لە پێناوی مامجەلالە خوای گەورە تەمەندرێژیکە خوای گەورە بۆ ئێمەی بێنێتەوە یا ربی خوایە بۆ خاتری گەورەی خۆ لە عمری من هەڵگری بکەیتە سەر عمری مامجەلال بۆ خاتری گەورەی خۆت و عەزەمەتی خۆت خوایە بەڕاستی مامجەلال سەرکردەیە بەڕاستی سەرکردەی کوردە بەڕاستی کورد کە ماوە بە مامجەلالەوە ماوە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئەم سەری ساڵە لەگەڵ ئێمەیان نییە بەخۆشی بکاتەوە بەڵێ سپاس پێوەند دەکێت بەڕێزان ئێمە ڕێزمان هەیە بۆ هەستی هەموو ئێوەی بەڕێز بۆ ناخۆ بۆ هەموو ئەو بیرکردنەوە و ئیرادەتان هەیە بەڵام پێمان باشە بە شێوەیەکی بابەتی لەسەر ئەوە قسە بکەین کە مامجەلال وەکو سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان زۆر جار باسی کێشەکانی ناوخۆی یەکێتی شەکرێ زۆری تەکەتولات و کۆمەڵێشتی دیکەش باسی ئەوەیەکێ کە هەبوونی مامجەلال لەنەوە یەکێتی تا ئێستا وەزی یەکێتی بەم شێوەیە ڕاگرتووە ئەگەر مامجەلال ڕەوشێکی دیکە لەسەر بێت ڕەوشێکی نەخوازەرە بە هەر حاڵ یەکێتی ڕەوشی ناو یەکێتی چی لێ دەکە یەکێتی وەکو یەکێک لە حەزب باڵا دەستەکانی هەرێمی کوردستان کە کاریگەری زۆری هەیە لە ئیدارەکردنی ئەم هەرێمە ڕەوشیەوە بەرەو چیاڕوە هەروەها لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بێگومان کورد ئایا تەقەبولیاوەکەن بێجگە لە مامجەلال ئەگەر ڕەوشێکی نەخوازەرەواتە پێشەوە کەسێکی دیکە بێتە سەر کومار کە لە چارچەوەی تەوافقاتە سیاسی و خواستەکانی کوردانە بێ عەلی لە کەڵەکچی فەرموو ئێوارە باش کاکەکان سەرچاوم سەرەتا دەستخۆشی بەرنامەتان لێکەم تەواریکی زۆر جوانە بەڕاستی سپاس فەرموو داواکارم لە خودای گەورە بە زووترین کات شفای مامجەلال بدات بەڕاستی سەرکردەی وان ناتوە بۆ کورد بۆ لە بەغدا هیوادارم لە خودای گەورە بە زووترین کات شفای بدات و ئینشاءڵڵا عەمری ناحەزانمان دەشتە سەر عەمری مامجەلال و ئینشاءڵڵا خوددا شفای دەدات و سەرسال ئەو جەنابی کاک سەرۆک بارزانی بە یەکەوە سەرسالی خۆیان بکەن دووبارە دەستخۆشتانی دەکەین بەڵێ سپاس ئومێت لە شارە زۆرەوە فەرموو کاک ئومێت ئێوارەتان باش سەرچاوم دەستان خۆشی بۆ تۆرە جوانە سپاس فەرموو بەڕاستی یەناردی خۆی جوانە تەوەرەکە میواری جوانی کرد بەڕاستی بەنسبەت نەخۆشی مامجەلالە هیوادارم و نەخۆشی مامجەلال بچێ بۆ کەسانی کە ڕقیان لە مامجەلالە هیواداری یەکێتی نیشتیمانی کوردستان بە مامجەلالەوە جوانە من پێچێ کەسێکی یەکێتیش نەبم بەڵام مامجەلالم بەقەت هەردوو چاوم خۆشەوێت پێچێ من خەڵکی وایە چاودێری مامجەلال من ڕقمێتی بەڵام لەوە چێکیت نم بەڵام حەزەکەم لە تەمەنی من بڕاو بۆ سەر مامجەلالم بەقەت هەردوو چاوم خۆشەوێت هیوادارم خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆ پێکەوە هەمومان دوعای خێر بکەین بۆ پیاوە بەڕێزە چونکە هەمومان مامجەلالەوە جوانین چۆن کوڕێک شەریکی داناوە زۆر جوانڵێ
ئەڵێ ئەڵێ تۆ فەلسفەی لە جیڤانە وەڵامدانەوەت پرسیارە یعنی وەڵامەکانیشی پرسیارە هیچ کەس تا مامزلە بینێ کەس ناتوانێت زەفە بە هەرێمی کوردستانی بە تایبەتی عێراق ئەگەر خوا نەخوات مامزلە شتێکی بەسەر بێ هەمووی دەسەحەوێ مەسەلەی پێشینان نیە ئەڵێ ئەوەی گەورەیەک نەبێ گەورەیە بۆ خۆی بسێنێ ئەمڕۆ مامزلال گەورەیە مامزلان خوا نەخوا شتێکی بێ گەوری بێ کوردستانی بەڵێ کاک ئومێت بەڵێ سپاس بەرەزان ڕەوشە نەهادا و عێراق دەبێت کریزیدا دەرباز بە هەرێما کوردستانیژی ڕۆژ بڤی ئاواییە گەل و ji dizana serkirdeyekê qalbûyê şoreşê qalbûyê van hemû sîraatê siyasî yê navxweyî û yê derekî û yê eqlîmî wekû Talibanî li ser rewşa Herêma Kurdistanê xiyabawî di nava jiyana siyasî û îdarekirina siyasî û gotûbêjên di navbera Bexda û herêmê û bi ayekî giştî li ser Iraqê di niha da dêçand bandorî hebî li ser rewşê taybetî pitir têkçûna rewşa peywendiyên navbeyna Kurd û Araban yan berovan jî Osman li germiyan fermû فرمو کاک عثمان دەستخۆشی بەرنامەکەی لە یەکەم بەرنامەیەکی زۆر جوانە بەڕاستی زۆر سپاس فەرموو بەڕێز مامجلال بەڕاستی وەکو بڕبڕەی پشتوایە بە عێراق ئەگەر مامجلال چۆن ئەڵێ ئەگەر خوان لە خوارەوە هەڵبێت لەوانەیە سروشتی عێراق یعنی ئام تێچکێ هەموو جیهان ئەگەر بەڕێز مامجلال نەمێنێت لەوانەیە سروشتی عێراقەوە تێبشێت بەڕاستی باری سیاسی عێراق بەنە بە مامجلالە بەڵێ بەڵێ سپاس بەڵێ بەڵێ کاک عوسمان سپاس بوو تۆ بەڕێزان کاک عوسمان وەکوێوە جێتانە سەرنجی بوو فعلا وایە فعلا ئەوەی وەکو ئەڵێ خۆری ئەم وڵات هەیە جەڵات تاڵابانیان کەسانی کە ئەتوانن جێگیرەوە بوون بۆ ئەو لە کاتی هەر ڕەوشێکی نەخوازرا و بتوانن ئیدارەکردنی ئەم وڵاتە بکەن بتوانن هەموو لایەنەکان پێکەوە کوبکەنەوە هەوڵ بدەن بۆ چارەسەرکردنی ڕەوشەکان ئایا کەسێکی دیکە هەیە ئیرادەیەکی دیکە سەرکردێکی هەیە لە عێراقە کە فعلا جێگیرەوەیەکی منطقی بێ نەزهەت لە هەولێرەوە فەرموو بەڕێزم تادت باشە دەستخۆشی بەرنامەکەت لە دەکەم هیوای سەرکەوتین بۆ مستافی ئەم کەناڵستانە زۆر سپاس لێکم بۆ مستافەیە بجاري برز كذا بحق برايمن يعني كسك وشي مدرب مامزلال كمونش هي وزوري هنا في الدوري يعني دوري شمالي هي العراقي كبراسي يعني برايمن كذا جاي وناقته تند كاج ملا بختاري مالك لو في باسي كده يعني حتى يقدر يعمل أنا كذا زي كذا يعني زي بتعبتي زي مامزلال ناقته إن شاء الله شوي تروديجار شوي عادي باش قريته باللقاء إيه مشى نوروز رسالة يبطل نوروز كوكينا وقت ما أدري إيش بخواص إن شاء الله. بالي سپاس پەیوەندی کەشت مەسعود لە شاری کەرکووکەوە فەرموو کاک مەسعود فەرموو کاک مەسعود گەلە سەر هێلی گەرە لە سەر هێڵ نییە هوشمەند لە هەولێرەوە فەرموو کاک هوشمەند سەرچاوم وڵا کاکەگیا من وەکو پێشمەرگەیەکی پارتی زۆر پلەی سیاسیشم نییە من بە هاوپەیمانە ستراتیجیەکەمان دەڵێم بە برادرانی یەکێتی دەڵێم ئێمەش هاوخەمین ئێمەش دڵگرانین بە تێکچوونی باری تەندروستی سەرۆک تاڵەبانی بەڵێ ڕاستە لەوانەیە خوا نەخواسە لە دەستانی هەر کاتێکی تاڵەبانی پرۆسەی سیاسی لە عێراق لەغ دەکا و هەم پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانیشا تووشی کێژاوێک دەکات ئێمە تاڵەبانی بوونی لە هەموو کات و ساتێکا هەر بگێ باشترە هەرچەندە ئێمە لەوانەیە لە زۆرشتی ناڕازی بین بەڵام ئەو سەرۆکە بەڕاستی مانەوەی باشترە لە هەموو کاتێکدا بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان بەگشتی و بۆ ناوچەکەش بە تایبەتی بەڵێ محەممەد لە قەرەنجیر فەرموو بەڕێزم کاتۆ باش هەموو کاتێک دەستخۆشی تەوەرەگە لەکەین سپاس فەرموو کاکە زۆرمان پێ ناخۆشە بۆ ئەڤاڵ مامزرا تووشی و نەخۆشیە بوو ئێمە بەسەر و ماڵەوە هەموو لەگەڵیان مامزرال خەت لە پیاو نێدەی وەک مامزرال بگرێتەوە مامزرا پیاوێکە لە نێو کووردا ڕوسۆزە کابرایەکی زیرە و زانایە هەموومانە دوعای خێری بۆ بکەین ئەم سەری ساڵی تازەیە بە سەلامەتی بگرێتەوە بۆ لامان ئێمە وەک بنەماڵەی گەورەدێ سەر و ماڵمان لە ڕێی ئەو مامزرال باوکی کووردە مامزرال ڕوحی ئێمەیە دایم دەوێمە دەستخۆشی دەکەین لە مامزرال کەس نییە دێ مامزرال بگرێتەوە بەڵێ
سپاس بۆ پەیوەندەکەشت هێژان جەڵا تاڵەبانی سەرکوماری عێراقی ڕەوشە سەخلامیەوەی تێکچووە بێگومان بەریە ناژی gelê caran têkçe bû bezvê vê carê rewşayê bi awayekî têkçûye kuş karînên axiftinkirinê nîne karînên livandinê nîne bêguman ev jî ki bandorî li ser edakirina karû erkînî weku serkumarê Iraqê heye û bêguman retfêla layinê dijiyane lîsa dewleta yasa malîkî daxwazê dike ku cêgirêk li gor destûrî weka dibêjin bu talebanî bête danan belê Mihemed Laraniya fermû کاکە دەستخۆشی بەرنمەکەتان لێ دەکەم سپاس هیوادارم سەرکەوتوو بن لە بەرنمەکانتاندا بەڕاستی تەوەرەکە کە جێگای خۆی بوو بەڵام دەبوو و ڕۆژ پێش ئەرۆ کاتی ئەو بەرنامەمان دابەزان بایە بەڵێ ئێمە ئێستا لە خزمەتی وادەن فەرموو نەگمام جەلال کەسایەتێکە تەعسیری نییە لەسەر تەواوی عێراق بەڵکو لەسەر تەواوی جیهان بەڕاستی ئێستا تەعسیری تێکردوین هەمومان لە ماڵەوە بەڕاستی بە هەمومان دڵگرانین بە نەخۆشەکەی مام جەلال هەمومان کە ئێستا ناتوانم تۆ قسە بکەم چۆن باسی خۆشەویستی چۆن خۆم دەربڕم بەرامبەر بە مام جەلال چۆن سۆز و گریان و مەحەبەتی خۆم باوەڕت بێ لە شوێ تووشەوە لەگەمە ئایلەکەمان لەگە خێزانەکەمان لەگە منداڵەکانمان فرمێسێک لە چاوم دێتە خوارێ بووی بەڕاستی مام جەلال کەسێکە کە شایانی هەموو شتێکە شایانی بەڵێ کایەکی محەممەد بەڵێ ڕێزمان هەیە بۆ هەستی هەموو ئێوەی بەڕێزان بێگومانەوە حەقی خۆشتانەوەکو سەرکردەیەکی کورد کە تووشی ئەم حالەتە بووە باوە هەمومان ئینسانین فعلەن ئینسانەکانیش تەمەنێکی تهدیدێن تا سەر لە ژیاندا نابن بێگومان بە تایبەتی ئەو سەرکردانەیە کە بەدەیان ساڵ خەباتی چەکداری لە شاخەکان و لە ناوخۆ لەو هەموو مەعمەعە سیاسیەدا هەیە ئەو هەموو ضەغت و فشارە لەیان بێگومان تووشی ئەو حالەتە شتێکی دوور نییە لە وەڵزی ئەوان ئەگەر بەشەیەکی بابەتیانە غیابی مام جەلال هەم لە ساحەی کوردستانە هەم لە ناو وەکو یەکێتی وەکو حزبێکی دەسەڵاتدار هەم لەسەر ئاستی عێراقیشە کاریگەری لەسەر ڕەوشەکە چوونە بێ بە تایبەتی بوو پرسی کورد بەڕێزان ئێمە حەزەکەین بەشەیەکی بابەتیانە لەسەرەمە یونس لە چەمچەماڵەوە فەرموو دەخۆشتان لێکەم بۆ ئەو تەوەرە جوانی کام ئێوارەیە پێشکەشتان کردووە سپاس بەڕاستی تەوەرێکی زۆر شایستەیە من بە نسبەت بە ڕێز مام جەلالەوە ئەڵێم ئەگەر نەمانی مام جەلال حساب بکە نەمانی هەموو کووردا سەرکردەیەکی وەکو مام جەلال بە حەیاتی دروست نابێتەوە لە کووردا خەمخۆرێکی وەکو ئەو کەڵەپیاوە دروست نابێتەوە بیگەڕێنەوە بۆ 200 ساڵی پێش ئیستاش بە حەیاتی کورد پیاوێکی تێ هەڵ نەکەوت وەکو مام جەلال و ئێستاکێ منیش خۆیەکێتیش نیم بەڵام بەڕاستی هەموو کورد خەمخۆری مام جەلالە هەر هەموو کورد ئامادەیە بەڵام کاکیونس ڕۆحی خۆی بکاتە قوربانی مام جەلال کاکیونس لە خەباتی کووردا و خەباتی نەتەوەکانی در لە سەراستی گیانیشە بێگومان زۆر سەرکردا بوونە سەرکردەی زۆر گەورە بوونە و تەسیرێکی زۆر بەقواتیان هەبووە بەڵام ماوە شتێکی لە ئیرادی ئەوانیش ئینسانن ئەخیران تووشی مردن و تووشی نەخۆشی کۆمەڵێکی دیکە بنەوە ئایا لە کوردستانە لە نابەتایبەتی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کەسێکی دیکە هەیە بتوانێت جێگەی مام جەلال بگرێتەوە وەکو بەو شێوەیە سیاست بکە من بەڕای خۆم ئەڵێم نەتەنها لە ناو یەکێتیە لە ناو هەموو حیزبە کوردیەکانی کوردستانە هیچ کەسێک ناتوانێت جێگەی مام جەلال بکاتەوە چونکە پیاوێکی بە تەحەمل و پیاوێکی شایستەی ئاوا کە تەحەملی ئەو هەموو ژیانە ناخۆشەی کردووە هیچ کەسێک تەحەملی ئەو شتە ناکات بەڵێ گەرمیان لە دەربەندی خانەوە فەرموو ئەم کارە باش سەرچاوم کاکە هەمومان بە نەخۆشی بەڕێز مام جەلالە زۆر دڵتەنگ بووین زۆریشمان پێ ناخۆش و هیوادارین کەسێکی وەکو مام جەلال هەر بمێنێ بۆ کورد و کوردستان بۆ ئەو کارانەی کە لە بەغا ئەنجامی داوە بۆ کورد هیوادارین هەر سەرکەوتوو بێ بەڕێی من کەسی زیرەکی تریشمان هەیە وەکو کاکە دکتۆر بەرهەم ئەتوانێ ئیش و کارەکان بکات تەمانە کەسی وەکو کاک بەرهەمشمان هەیە بەڵێ سپاس بۆ تۆش ئەدریس لە هەولێرەوە فەرموو کاک ئەدریس فەرموو ئێوارەتان باش بەڕێزم سەرچاوم بەڵێ دەست خۆشتانێ دەکەین بۆ ئەم تەوەرەیە بەڵێ لەسەر تەندروستمان پرا هیوادارم بەڵێ کاک ئەدریس بەڵێ هیوادارم بە سوودی کات هەواڵی مادوونە ناز بکرێتەوە بۆ خاچی کوردستان بۆ ڕاپڕاندنی کارەکانی چکە تاکە سەرکردەیە هەواڵی بەڕێز مامەدجان ڕۆحم بە قوربانی ئەو مامەدجانە بێتن هیوادارم بە زووتری کات بگەڕێتەوە باوەشی نیشتیمان بەنای عەسکەتی گەڵالیەوە چکە
خەڵک هەموو چاوەڕێی ئەو هەواڵێت کەسێکی مادوونە ناسە لە ڕاپەڕاندنی ئەرکەکانی تاکە کەسە لە عێراق ئەرکەکانی عێراق ڕاپەڕێنی هیوادارم بە زووترین کات بگەڕێتەوە. بەڵێ بەڕێزان جەلال تاڵەبانی وەکو سەرکوماری ئێستا عێراق بێگومان لە هەر لە بیدایەتی تەمەنی گەنجێتیەوە لە ناو شۆڕەش بووە لە شۆڕە ئەیلولا دواتر پێکهێنان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1975 سکرتێری گشتی یەکێتی بووە کە بێگومان تا ئێستا شار وەکو سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. دوای پرۆسەی سیاسی لە عێراق دوای پرۆسەی ئازادی لە عێراق لە 2003 مام جەلال لەوێ وەک ئەندامی مەجلیسی حکوم بووە بێگومان دواتر بوو بە سەرۆکوماری عێراق لە دوو خۆلدا لە 2005 کە پۆستی سەرۆکومار وەرگرتەوە و دواتر لە 2010 لە ئەنجامی ئەو ڕێکەوتنامەی کە لە هەولێر و کۆمەڵێک ئیتیفاق و تەوافقی سیاسی لە عێراق لە بینی هێزە کوردیەکان و هێزە عەرەبیەکان بە سنەوشیعەوە جارێکی دیکە مام جەلال وەکو سەرکوماری عێراق هەڵبژێ دراوە لە ئێستاشدا سەرکوماری عێراقە. بەڵێ باوکی گۆڵەباخ لە پیرەمەگرۆن فەرموو. ئەو کاتت باش هەموو کاتێکت خۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس. هیوادانی ئینشاءڵڵا خوای گەورە شیفای مام جەلالی بدە. ئێمە هەموو کەس لە ڕاست خۆیەوە بەوجانە بە نەخۆشی مام جەلالی و ئینشاءڵڵا زوو دەگەڕێتەوە ناومان. بەڵام ئێمە نابێ بڵێین کە باوکمان ئێمە دەست لە کراس دەدەین و دەبێت دنیا خراپ ببێت. ئێمە خوای گەورە تەمەنێکی داناوە ئەو خوای گەورە و تەمەنێکە دایناوە یەک سەعات پاش و پێشی نییە. ئەگەر دکتۆری هەموو دنیا کۆ ببنەوە گەخوای گەورە تەمەنەکەی تەواو کردبێ ئەمە ناگەڕێتەوە. بەڵام ئینشاءڵڵا خوای گەورە تەمەن درێژی کا بۆ کورد و کوردستان بەڕاستی سەرکردەی وەکو مام جەلال لە عێراق نابێتەوە لەناو نە لە کورد و نە لە عەرەبدا سەرکردەی وا نابێتەوە خەمخۆری عێراق و میلەتی کورد بێت. لا شێخ سەعیدی پیرانە و پرسەپاق و ئەوڕۆ سەرکردەیەکی وەکو مام جەلالی هەڵنەکەوتۆ ناو کورد. هیواداری ئینشاءڵڵا بە زووترین کات بگەڕێتەوە ناومان و شیفای نەخۆشی هەموو کەس پێویستە لە ڕاست خۆیەوە خێر و خێراتیشی بۆ بکە. بەڵێ سپاس بەڕێزان جەلال تاڵەبانی بێگومان لە دایبووی 11/11/1933 کە تەمەنی 79 ساڵە لە ئێستادا. مستەفا لە کەلارەوە فەرموو. ئەلۆ بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس. هیوادارم مام جەلال بە سەلامەتی بگەڕێتەوە هەرێمی کوردستان. بەڵێ هەرگیز جارێکی تر وەکو مام جەلال بە حەیاتی دروست نابێتەوە. هیوادارم ساق و سەلامەت بێ، هیوادارم هەستەرکەوتن بێ، هیوادارم بە ساق و سەلامەتی بگەڕێتەوە هەرێمی کوردستان. جارێکی تر وەکو مام جەلال بە حەیاتی دروست نابێ تەمەن من بچێتە سەر تەمەن مام جەلال. باڵێ بەرزان ئێمە ڕێزی زۆرمان هەیە بۆ هەست و مەشاعری ئێوەی بەڕێز لە بەرامبەر جەلال تاڵەبانی وەکو سەرکردەیەکی کورد وەکو سەرکوماری عێراق. بەڵام دووبارەکینەوە پێمان باشە بەشەیەکی بابەتێنە لەسەر غیابی مام جەلال لە ئێستادا لە ناو پرۆسەی سیاسی لە عێراقدا لە ناو پرۆسەی سیاسی بێگومان لە هەرێمی کوردستانە و لە ناو یەکێتیشە غیابی ئەو تا لە ئێستادا تا چەند کاریگەری هەیە. ئایا کەس نییە جێگەی ئەو بگرێتەوە؟ کەس نییە درێژە پێدەری سیاسەتەکانەوە بێ وەکو هەندێک ئەڵێن هەندێک بە تایبەتی ئەوانەی کە نزیکن لە کە ئەوەیەکی بووە بە تایبەتی لە عێراقیشە حتا ئێستاش سەرۆکی کوتلەی ئەحرار لەسەر بە ڕاوتە سەدر لە ئەنجومەی نوێنەران ڕادەگەێنێت کە سەرۆکوماری عێراق خالی هاوبەش بووە لە نێوان سەرجەم لایەنە سیاسە ناکۆکیەکان. ئایا کەسێکی دیکە نییە بتوانێت ئەمڕۆ لە بگیرێت لە ئێستا عێراق ئەگەر نەبێ غیابی ئەو لە ناو پرۆسەی سیاسی لە عێراق بەگشتی کاریگەریە خراپەکانی چییە بێ لەسەر پرۆسەی سیاسی کە لە ئێستادا عێراق بێگومان لە قەیرانێکی قۆلی مەشاکلە سیاسی و ئیداریەکان ئاژی. باوکی هەواڵە پێنجوینەوە فەرموو. ئەم کاتە باش هەموو کاتێکت. دەستخۆشی بەرنامەکەت لێکم. زۆر سپاس فەرموو. هیوای زوو چاگونەوە بۆ هەواڵی بەڕێز مام جەلال لە خوازین. بەڵێ هیوای چاگونەوەی بۆ خوازین لە خوای گەورە داواکاری شفای بەپەلەی بۆ بنێرێت. بەڵێ بەڕێز مام جەلال کەسێکی پێویستە نەک بۆ کورد بەڵکو بۆ هەموو عێراق. بەڵام باوکی هەواڵ لە کاتێکی لە پێشهاتێکی نەخوازراودا لە پێشهاتێکی نەخوازراودا کە ڕەوشی مام جەلال بەم شێوە بڕوە بەڕای تۆ ڕەوش لە کوردستانە و لە عێراق بەرەو چارەسەری وەکو سەرکوماری عێراق بێگومان. بەڵێ جەنابی مام جەلال خۆی چارەسەر بووە، خۆی کەسێک بۆ توانیوێتی کێشەی هەموو وڵات چارەسەر بکات، هەموو عێراق نەکرد کورد بەڵکو کێشەی نێوان عەرەبەکانی چارەسەر بکات. ئەوە خۆیان شایەدی لەسەر ئەوەیەن. هیوای زوو چاگونەوەی بۆ خوازین و بە لەش ساقی بگەڕێتەوە وڵاتەکەمان ئینشاءالله. بەڵێ باوکی هەواڵ سپاس. ئاسومان لەگەلە لە شاری سلێمانی باش سەرچام کای کەسوو زۆر
سپاس دیارە لە قسەی هەموو ئەو بەڕێزانەیە هەموو خەمخۆری و هاوسۆزی خۆیان دەزڕی بۆ جەنابی مام جەلال و ئێمە شەر بە هەمان شێوە بەڵام زۆر بەداخەوە لەوانەیە هەر ڕۆژێک بێتم بەڕێزانە لەم کەناڕی بەڕێستانەوانێ زۆر دابەزی بێتنە سەر شەخصە بەڕێزەکانی بەڕاستی ئێمە زۆر بەداخەوە لەناو میلەت ئێمە زین و کوژی مردوپەرستین ئێمە جەنابی مام جەلال ئەگەر ئێمە بمانێ و نەمانێ لەسەر ئاستی ناوچەکە و جیهانی شابەڕاستی ئەم پیاوە ڕۆڵ و پێگەیەکی تایبەتی خۆی هەبووە و زۆر بەداخەوە ئێمە بەڕاستی سیاسەت ئەبەرسینەوە بە شەخصەوانێ ئێمە نابێ وابێ ڕاستە جەنابی مام جەلال دەور و کاریگەری خۆی هەیە قورسایی ئەم پیاوە تەواو نابێ هەرچەند ئێمە وەست قورسەنای بکەین بەڵام نابێ ئێمە ژوابی بکەین و بڵێین لە دوای جەنابی مام جەلال هیچ کەسێک نابێت لە کوردستان و لە عێراق کەجێم پیاوە بێت چونکە هەروەکو چەند بەڕێزێکی ژیان خۆی تەمەن دیاری کراوەی تر لەو تەمەنەیە وای گەورە پاش و پێش ناکا بەڵام ئێمە هەموو دوعامان ئەوەیە جەنابی مام جەلال بە تەمەنێکی باشەوە بگەڕێتەوە سەر کاری سیاسی عێراق و ناوچەکەش بۆ بەڕاستی غیابی مام جەلال لە عێراق و قوستوز بۆ هەرێمی کوردستانیش بەڕاستی سەنگ و قورسایەکی خۆی هەیە تەمەناکەین لە خوای گەورە بە لەشێکی ساغە و گەڕێتەوە ناومان وسپات بەڵێ باوکی لینا لە هەڵەبجە فەرمۆ ئەم کاتەوە باش بەڕێزم هەموو کاتێکت باشی قوربان زۆر سپاس باوکی لینا فەرمۆ گیانەکەمی کاکە بە نسبەت و تەوەرەتانەوە بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە هیوای لە شتاکی و سەلامەتی و گەورەی بۆ هەواڵی بەرز مام جەلال دەخوازین هیوادارین ئینشەڵا لەشی سات بێ و سەلامەتی بگەڕێتەوە بۆ ناومان من وەکو خۆم وەکو باوکی لینا لە هەڵەبجەی تازە ئامادەم لە هەر ئەندامێکی خۆم مام جەلال پێویستی پێی هەبێ من ئامادەم گیانی خۆم بەڵام لە حاڵەتێکە ئەمە ژیانە ئەمە پەیوەستە بە بێگومان ئەمە شتێکە لە چارچەوەی سەیطرەی ئینسان دەرەچێت یەخۆک ئینسان گێتە تەمەنێکەوە ئا نەخۆشیەکەت ئەگەر ڕەوشێکی نەخازرا هاتە پێشەوە نەخازرا هاتە پێشەوە ئومێدت چیە لە کوردستانە وەکو تۆ کاڵەی وەکو ئینتیمای تۆ مەشاعری تۆ بۆ تاڵەبانی ئایا بەڕێی تو کەسێکی دیکەیە بتوانێت جێگا بکرێتەوە وەکو ئەو جێگای متوانێت تو بێ من وەکو خۆم لە ڕاستیا بڕوا ناکەم کەسێک هەبێ شوێنی مام جەلال بگرێتەوە وەکو مام جەلال چونکە مام جەلال کەسێکی سیاسەتمەدارە کەسێکی تێگەیشتووە بەڵێ باوکی لینا بۆ کەس نییە لە کاتێکە بەدەیان ساڵەمە لە ناو خەباتایە ئایا ئەمە بوونیە ئایا ئەمە کەسی پێنەگەاندووە کە هەڵگیری بیر و ئیرادەی خۆی بێ بچوونیەتی خەباتکردن بوو کەس نییە بەڵێ هەیە بەڵام هەیە ناڵێ نییە بەڵام یەک شت هەیە لێرە کەسێک نییە وەکو خۆی وادێت کەسێک نییە وەکو خۆی سیاسەتمەدار بێت لە دوای خۆی خەڵکی باشی بەجێ هێڵاوە ئینشەڵا هەیە بەڵام ئێمە وەکو خۆمان کەسیقەی تەواومان هەبێ ئەوەی کە ئێمە بمانەوێت ئەوەی وەکو مام جەلال پێ بکرێت کەس وەکو مام جەلالی پێ ناکرێت لە ڕاست بەڵێ باوکی لینا سپاس بەسەرنجی تۆ باوکی هۆگر لە مەخموورەوە فەرموو دەخۆشی ئەو بەڕامەکانی دەکەم زۆر سپاس بۆ بەڕێست هیوادارین بەزووتیکان مام جەلال چابێتەوە ئەگەر مام جەلال جێگەی خەڵکێکدایە لە عێراق لە کوردستان لە هەموو جێیە بەڵێ دوعای وەرەکەین کە بەدرێژ بێ هەتا ماوەی زۆر بەڵێ باوکی هۆگر بەڕێزان لە ئێستای کوردستانە بێگومان لە ئێستای کوردستان کە چەندین ناوەندی پێگەاندنی کادری زانستی لە هەموو بارەکان هەیە لە ئێستای کوردستان کە تەجروبەیەکی دوور و درێژی سیاسەتکردن و شۆڕەشکردن و خەباتی سڤیل بەشێکی گشتی هەیە ئایا لە غیابی هەر سەرکردەیەکە کە بێگومان مردن بەشی هەموو کەسێکە کە خەون ڕۆح بێ لەسەر مامارزایە ئایا لە غیابی سەرکردەیەکی ئێستادا لە ناو کۆمەلگای کوردی لە ناو حەزابەکان لە ناو پرۆسەی سیاسی لە عێراقا ئان لە هێرمی کوردستانە ئایا کەسێکی دیکە نییە جێگیرەوەی ئەمانە بێ بەڕێزان ئەنیاوە یەکسەرە بێ ئومێدی یان خەڵکانی دیکەشەیە کە فێلەن ئەتوانن درێژە بن ئەتوانن باشتریش بن تەنانەت بەرحال دوایەم ناوبرە لە خزمەتی ئەوەدەم لەسەرمانتەوە جاردن سەڵاف هێژان تەندروستکە تاڵەبانی کۆنها بەرەف تێکچوونێکیە و لە وڵاتی ئەڵمانیا چارەسەریان وەردەگرە جەلال تاڵەبانی سەرکۆماری عێراقیە سکرتێری گشتی یەکێتیان نیشتیمانیە کوردستانێ وەکو یەکێشوان حەزبەک و بدەهان ساڵە دەکۆرا خەبات هەمیا چەکدەری هەمیا سیاسی و هەم پڕێڤەبرنا هەرێما کوردستانی ڕۆڵ هەیە بێگومان ئەو ژی وەکو کەساکی کورد لێ سەراستی جیهانیژی بێگومان باندۆریاخوایە نهادە سەرکردن کوردان بپڕانی لە ناوەندین جیهانێ ئەوان باندۆریاخوایە وەکو مەسعود بارزانی سەرۆکی هەرێما کوردستانێ وەکو تاڵەبانی وەکو هەموو سەرکردن لە پارچەند دنگین کوردستانێ بێگومان غیابی بغیابوون ئەوان سەرکردان ئایا کەسنینە بە دیلێوان بکار بە درێژە پێدەرێ ڕەوتاوانی یا سیاسەتکردنێ بەگەلو بەڵێ بەرزان لەسەر ئەم بابەتە من لە خزمەتی ئێوەدام یەکەم پەیوەندیشمان میران لە گەرمیانەوە فەرموو ئەم کاتە باش
هەموو کاتێکت هیوادارم مانجەدا چاوێتەوە بێگومان مانجەداری سەرکردەیەک بووە بۆ کورد بەڵام من پێم وایە سەرکردەی حەکیم نەبووە لە کووردا کە سەرکردەیەک بێ لە کووردا توانیوێتی لە سەرەتاوە تا ئێستا سەرکردەکانمان سەرکردەی حەکیم نەبوونە سیاسەتیان بە باشی نەکردووە بۆ کورد ڕاستە هیلا بوونە خەباتیان کردووەم سەرکردانە مرۆڤ بەگە سەرکردە بێ ئەگەر مناڵ بێ ئەگەر پیر بێ ئەگەر ئەختیار بێ ئەگەر مامزەلادێژ شتێکی بەسەرا بێ خەڵکی تریش هەیە و سەرکردەی تریش هەیە و بەڵام من پێم وانییە سەرکردەی حەکیم بێت لە کوردستانە بتوانێت سیاسەتی باش و پشتیمانە بۆ کورد لەسەربەر بکە وە لە ڕابردوو وە لە داهاتوویشە. بەڵێ سپاس بەڕێزان کاوار کامل لەسەر تووری کۆمەڵاتی ئەنووسەیە کە هیچ هەند پێجوین نینە ji ber ku ev çenteyî ve bi wicudawî bê wicudawî xwe tiştekî nekiriye yanî hebûn û nebûna ku yekê ve serincawî ye İsmaîl Alîş serincî bem şêweyê alê temenî Mam Celal înşallah dirêj bê herwiha Abu Honiya Xan Enûsê ke serokê Mam Celal debêt ewey Kurd de duayî bû bikat. Belê berzan kawa li Kerkûkê firmû. Em katan baş. Hemû katێkit. سەبارەت بە باڵدۆخی بڵێن دوای مام جەلال یان ئەو باڵەکانێک کە دوای مام جەلال دێتە پێش بە تەکید کاریگەری تایبەتی خۆیە بێت چی ئەوەی لە دوای لە بەغدا بە تایبەتی ئەو فەراغی کە دروستێ بەداخشەوە ئەوەکو دەبینی و دەبیستین لیستی دەوڵەتی یاسا هەر لێستەوە ئەو دەوڵەت یاسایی کە دەستوری نازانم بڵێم چۆن باسیکەین دەستورەکو بینە بە دەستی وێتی بەوە کە لێستەوە جێنشینێ بۆ مام جەلال دیاری بکرێت نە حەقی ئەوانە نەبەوان شەکرێەوە استحقاقی کوردەوە کورد خۆی ئەتوانێت سەرنجامی ئەوە دیاری بکات بەتاکی دەو شەش پێویستی بەگەڕانەوە بۆ سەرکردایەتی هەرێمی کوردستان و تایبەتی جەنابی سەرۆک بارزانی و پەرلەمانی کوردستانە بۆ هەر ئەگەر و پێشادەیە کورد دەبێت خۆی ئامادە بکە و ماڵی کورد یەک بێوە گوێ دڵخۆشیشە کە ئێستا کورد بە هەمووەوە گرنگی و بایەخەدا بەو کەسێکە کە خۆی دیاری ئەکا بۆی کە بتوانێت کاریگەری بێ مامجاش کاریگەری تایبەتی خۆی هەبووە لە بەغدا بەڵام بەتاکید کاریگەریەکی زۆر خراپ بووە داوا بەداخەوە لەم وەختە ناسکەش ئەبینین کە ئەمەش هاتە سەر ئەو بابەتانەی پێشوو بەڵام دەوڵەتی یاسا مالیکی بەداخەوە دیارە و چەند ساعتی کرد لەگەڵ مالیکی لە مشتومڕ ڕابوونە و مناقەشێکی زۆر لەبێ نابووە دیارە نەگەیشتن ئەنجامی وەش کاردانە و لەسەر دیارە ڕەوشی مام جەلال دروست کردووە بەڵام دەوڵەتی یاسا و مالیکیش باوە بزانێ کورد خۆی دەستنیشانی سەرکردەی خۆیەکە بۆ بەغداوە حەقی خۆمانە والحمدلله كلش او نسر كردو او انده بله هيك بتواني جيو بتاعته بويما بله برزان سركردەکانی کورد لە عێراق بەکو زۆر لایەنە سیاسەکان ئەڵێن کەوان زیاتر هەوڵ یاوایان داوا لایەن عربی پێک بهێنن زۆر لە فرسە ئاساسیەکان فرسە زیرینەکانیان لە دەستداوە بۆ ئەوەی مەفەکانی کورد بچەسپێنێ بێگومان یەکێک لە هەرەمی دەسەڵات مام جەلال بووە لە دوای پرۆسەی ئازادی عێراق هەم لە مەجلیسی حکومە هەم دۆخۆلی سەرۆکاتی کومار لە بێگومان سەرۆکی کوماری عێراق بووە بەپێی ئەو دەسەڵاتە دەستوریەی کە هەیەی ئایا تا چەند توانیوێتی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بپارێزێت تا چەند توانیوێتی پارێزەرێکی ڕاستەقینەی دەستوری عێراق بێ باوکی هاوباش لە کەرکووکەوە فەرموو هەموو کاتێکت باوکی هاوباش جێمان لێ تایگە تەلەڤیزیۆنێکت کەسکێ فەرموو دەستخۆشم تەوەرەجوانە لێکم سپاس فەرموو بەڕاستی جێ خۆیەتی هەموو کەسێک ینی وەستی خۆی بک بەرامبەر ئەو بۆشەیەکی کە بەڕێز سەرۆک تاڵەبانی هەیەی ئێمە وەکو خەڵکی کەرکووک بەناو هەموو کەرکووکەکانەوە هیوای ساغ و سەلامەتی بۆ خواستن دوای سەرکەوتی بۆ خواستن بە زووترین کات بگەڕێتەوە ناو پرۆسەی سیاسی خۆیەوە بەڕاستی ئێمە لەناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆمەڵی خەڵکی وامان هەیە ینی نەک بڵێن بگاتە ئەو ئاسەی مام جەلال بەڵام هەشمانە جێگرەوەی ئەو هەبێت و نابێمان ئەو ئیشێکی ینی شتێکی نەخوازرا و قادو یەکسەر ئێمە چۆکمان بشکێت دەبێت زیاتر هەوڵ بدەین لەوەیکەوە ئێمە پرۆسی خۆمان جێبەجێکەین ئێمە کاتی خۆمان ئێمە شتی خۆمان بەفیڕۆن بدەین لە بینە ئەوەیکەوە ڕاستە ئێمە تاثیری زۆریمان لێکە بۆ عێراق و بۆ یەکێتی نیشتیمانیش بۆ هەموو عێراقیەکانیش بەڵێ سپاس چیا لە شارە زۆر فەرموو کاتە باش هەموو کاتێک ڕێزی وەڵا هیوای چاکبوونەوە بۆ بەڕێز سەرۆک کۆمار دەخوازیین بەڵێ و هیوادارین بە زووترین کات بگەڕێتەوە گۆڕەپانی سیاسی بۆ چارەسەرکردنی ئەوەی تۆڵێ کاکیە
وەکو باقی ئەوانی دیکە پەیوەندیکە توالێ وەکو هیوایەکە وەکو دوعایەکە بێگومان دەسەڵاتیش لە دەستی خوای گەورەدایەوە چون شیفا بوو لە کاتێکی ببوورە پرسیاری منەمەیە لە کاتێکی نەخوازراودا لە ڕووداوێکی نەخوازراودا لە کوردستانە تووەکو هاوڵاتی پێشبینی چاکێ ڕووبدا ئینشاءالله شتیوا ڕوو نادا ئەگەر هەش بووەوە دەسەڵاتی خوایە کەس ناتوانێت بەڵام وا تەری گۆڕەپانی سیاسی عێراق بکەی هەموو سەرکردەکان زیاتر بۆ بەرژەوەندی حیزب و کەسانی خۆیان بەڵام سەرۆک کۆمار وەکو بەڕێز تاڵەبانی بۆ هاوکێشەی هەموو وەکو هەرێم وەکو بەغا وەکو شیعە و سونەت بۆ هەموو پێکهاتەکان کارەکە ئێستا شتێکم نەبینی لە سەرۆک کۆمار لە عێراق لە بەرژەوەندی حیزبەکەی خۆی ئیش بکات بەڵام هەبووە پێچەوانەی تۆ بیریان کردوتەوە هەبووە ئەوەیش فعلەن لە بەرژەوەندی حەزب لە مەسەلەی اتفاق استراتیجیە و چاودێرەکانە لێن لە کۆمەڵێکی تەحالفاتی دیکە لە دەسەڵاتی ڕەها لەسەر حزبەکەی هەمووی باس لەوایکەن کەوەی هەمووی پاوانکردنی دەسەڵاتە بەڵێ بەڵام ئێستا وەکو زاهیرەکەی بەڵێ هەموو کەس حەزەکە بەڵام وەکو ئەوەی کە لە عیلام و لە شوێنەکان هەموو سەرکردەکان بۆکو سەرۆک کۆمار بیر ناکەنەوە بۆ هاوکێشەکانی عێراق بۆ چار سەرکردنی کێشەکان هەمویان لە ململەوانەی سیاسی و حیزبایەتی خۆیان کارەکەن سەرۆک کۆمار ئێستا بینی لە ناوچە دابراوەکان هەمووی ژێر دەسەڵاتی ئەو حیزبەکەی ئەو باڵا دەستە بەڵام کارێکی وا ناکە کە لەسەری بکەوێت وەکو بەرژەوەندی گشتی کارەکە لە گۆڕەپانی بەڵێ کاکی سپاس بۆ سەرنجی تۆ دلێر لە سلێمانی فەرموو کای دلێر هەلو بەڵێ فەرموو کەرەمکە بەڵێ ئەم کاتە باش کاکە کات هەموو کاتێکت باشی کاکە کات زۆر سپاس فەرموو پێش هەموو شتێ هیوای چابوونە و ساغ و سەلامەتی هەواڵی بەڕێز مام جەلال ئەەکەین بەڵێ مام جەلال وەکو لەمپەدێک و قەڵخانێک لە ساحەی سیاسی عێراقا وابوو چ بۆ کورد چ بۆ گەلی هەموو عێراق لەمپەدێک بوو لە بەخا کە بەسەر کێشەکانە ڕاگەیشت بەڵێ سپاس بۆ تۆش مختار لە هەڵە بچە فەرموو ئەم کاتە باش کاکە هەموو کاتێکت چاوەکەمی وەڵای بەڕاستی سەرکردایەتی وەکو مام جەلال بەڕاستی کابرایەکی زۆر گەورەیە یعنی بە هەموو تەمەنی کورد کابرایەکی وا دروست نابێت سەرکردایەتی هەموو کوردستان بکە بەڵێ کایک مختار پرسیارێک ئەمەیە پێشتر لە بەرنامەکانی ئێمەدا زۆر جادای کوردستانی ڕخنەی زۆریان لێگرت لە تاڵەبانیان نەگرێت کە نەیتوانیوە بوو بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان لەوێ هەڵدا هەموو کاتەی بۆ عارەب هەوڵداوە کۆمەڵی ڕخنەی تر بووی ئێستا خەڵک بەم شێوەیە کە ڕەوشێکی وهاتوتە پێشەوەیەکەم کەوتوتە دوعا و نوزەبەڕی تۆ ئەو پرسەچوون لێکە دەیتەوە بووایە وەڵای کاکا کارەزانین چۆنە مام جەلال کابرایەکە خەڵفەری کوردە یعنی هەموو دنیا ئەوەنەی هەموو دنیا خۆشیانە یعنی کابرایەکی بێغەل و خەشە دڵسۆزی کوردە یعنی تر بۆ خەڵک لێ بخوێنێ یعنی نازانم بەڵێ سپاس بۆ بەڵێ کاک مختار سپاس بۆ سەرنجی تۆشە گۆلستان لە شاری سلێمانی فەرموو گۆلستان لە سلێمانی ئەم کاتە باش هەموو کاتێکت باشی براکەم دەستخۆشی بەرنامەکە وریەکەم زۆر سپاس فەرموو هیوادارم مام جەلال باش بێت تەمەنی منیش بچێتە سەر تەمەنی ئەو دەستخۆشی بەرنامەکەستان لێکەم زۆر سپاس بەڵێ سپاس زیات لە سلێمانی فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکت وەڵا گەشتی دەستخۆشی بەرنامەکە و لێکەم و بەتەوەرێکی زۆر جوانە لەسەر تەوەری بەرنامەکە من وەکو خۆم بەڕای من هیچ بەدیلێک نییە بۆ سەرۆک مام جەلال و هیچ کەسێک نییە بتوانێت جێگەیەوە بگرێتەوە دوای ئەوە اینجا ئەم کەسێک بۆ لە هەموو تەمەنیا خزمەتی کوردی کردووە بڕوا ناکەم کەسێکە بێگەر ویژدانی بژوڵێک لێی لە مام جەلال کە لەبەرەوەی هەموو تەمەنی بە شاخ و بە دۆڵ و بە هەتا ئێستا تا ئێستش خۆشی نەبینیوە هەر کۆبوون و ئەم سەر و ئەو سەر بۆ کورد ئەکاوە هیچ مەسلحەتێکی خۆی نەخستۆتە پێشگەلەکەیەوە ئێمە بە سەروەری خۆمانی دانین هیوای تەندروستی باشی بۆ خوازین وەکو ئێمە هەموو کورد وەکو کورد ئێمە بە سەرکردەی خۆمان نەزانین ئیتر ئەوەی کە ناڕازیشە ئەوە ئارزوی خۆی
ولی سپاس بۆ پەیوەندەکەشت بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵەتی کۆمەڵێکی کومێنمان بۆ هاتووە لەسەرمان پرس کارزان محمود ئەنووسێ سەرۆکێکی وەک مامە لە کۆڕی ئارزانیە بێگومانەوە سەرنجی خۆی دیاروا دڵشان محەممەد ئەنووسێ بەڵێ زۆریش کاریگەرە بۆ سیاسەتی کورد لە بەغدا مامجلال کەسێکە لە پشتیوانیکردن و بەحەقکردنی گەلی کورد هەروەها شێرزاد مستەفاش ئەنووسێ غیابی سیاست و حەکیمانەی بەڕێز مامجلال ڕەوشێکی ترسناکە بێت لە نێوان حکوومەتی مرکزی و هەرێمی کوردستان هەروەها هۆگر کوردستاتیش ئەنووسێ بەڕاستی دەتوانم ئەم قسەیە بکەم هیچ کەسێک نەجێگای بەڕێز مامجلال بگرێتەوە نە کەسیش هەیە نە لە کوردستانە لە هەموو خاکی عێراق وەکو مامە سیاست بکە وەکو خۆیاڵێ هەروەها بەڕێز دلێرش ئەنووسێ کە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت بۆ فەقیر هەروایە مامجلال بوون بەسەر و کومار زۆر لە خەڵکی کەم دەرامەتی کوردستان زەرری زۆر لە خەڵکی کەم دەرامەتی کوردستان کەوتووە بێگوماوەش هەر سەرنجی ئەوە نامەق لە کەرکووکەوە فەرموو بەڵێ بە قوربان داواکارین بەڵێ بەڕێز بەڵێ داواکارین لە خوای لا مامجلال تا بێتەوە ئەگەر تەلەڤیزیۆنێکت کەسێکای نامەخوای باش دجێم لە دەنگی تو بێ بەڵێ داواکارین لە خوای تەبارەک و تەعالا مامجلال تا بێتەوە و داواکارین تکامان وایە بە مدیر منتوجات بڵێ ئێمە کارەباکەمان هەر کارەبامان دێتەوە هیتەی هەڵەکەین لەبەر ئەوەی نەوتمان کەمە سێمان شتێکەم پێنج دیکاریان داوە دەبا نەوت بەسەر نەوت ئاڕوخەیە کەرکووک دەبا نەوت تەوزیع بکەن پێنج دیکار بیکەن بە بەرمیل بۆم بە 150,000 بەرمیل بەڵێکای نامەخوادارین دوعای تۆش گەیشت بێ و ئەو سەرنجی تۆش بۆ لایەنی بەرپرسیان لە کەرکووکیش گەشت بێ دایکی لاڤە لە سلێمانی فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشت لێ دەکەم بۆ ئەو تەوەرەێکی هەڵت بژاردووە زۆر سپاس بەڕاستی نەخۆشکەوتنی مامجلال ئەسفێکی زۆر گەورەیە نەک بۆ کورد و کوردستان بەڵکو بۆ هەموو عێراق بەڵام ئەمە ئەبێ شتێ بزانین ئەم ساحەی سیاسی کە ئەمە تیاین وەکو دوو گۆڵی وایە تۆپ وایە نابێ ئەگەر ئەمە گۆڵچیەکە یان یەکێک لە یاریزانەکان بکەون و بشڵەژین و نەتوانین یاریەکە بەردەوام بین و نەتوانین ببینە هۆی ئەوەی کەوا یاریەکە ببینەوە بۆیە من داوا لە خەڵک دەکەم خۆی ڕاستە هیچ کەسێ ناتوانێت جێگای مامجلال بگرێت ڕاستە نەک لە کوردستان بەرکو لە عێراق لەبەرەوەی خۆی مامجلال بوویتە وەکو تەرازوێک هاوسەنگی جیاوازی نێوان تائیفەکان شیعە سونە مەذهەبیەکان هەمووی ڕاگرتووە بەڵام ئێمە ئەبێ لە ئێستاوە هەوڵ بین ئەوە دنیاە و دەستەڵاتی مێتیان نییە لەبەروەی ئەگەر ئەجەل هاو هەریێدەوە دەستەڵاتی خوایە ئەبێ ئێستا ئەمە ئیش بکەین بۆ بەیانی بۆ دوا ڕۆژمان بۆ سبەی پلانێکی تۆکمەمان لە دەستبی شخصێتێکی زۆر باش و زۆر بە شخصیتێکی بەرزبی بتوانێت جێگای مامجلال بگرێ و هەشمانە بۆ نیمانە لەبەرەوەی و حیزبەی یەکێتی کە مامجلال درستی کردووە من دڵنیام خۆشی ئینشاءالله هەر بە سەلامەتی دەگەڕێتەوە لە ناومان با هەمان قسەی دەکرد خۆی کە حیزبی یەکێتی دامەزرێنەری حیزبی یەکێتیە هەر خۆشی مامۆستایە و چەندەها قوتابی لە بندەستی خۆی پێگەیاندووە کەواتە ئێمە زۆر بەسیقە و زۆر بە بەڵێ ئەبێ يعني گەشتبین بین و ئەوە نابێ ببێتە سەبەبی ئەوەی بڵێن کورد تەواو کوردستان دەڕوخێ و دوژمنەکان بەسەر مانزاڵ دەبی نەخێر ئەبێ بەرنامەی زۆر تۆکمەمان هەبی و هیچ لە بەڵێ دایکی لاڤە بەڵێ دوعای بەخێر بکەن ئینشاءالله باش بەڵێ سوپاس بۆ تۆ سەرهەنگی لاو لێرە فەرموو ئێوارە باش براجان سەر چاوم دەستخۆش بەرنامەکە لێ یەکەم سپاس فەرموو من بەدەم تەوەری جەنابتان تەوەری زۆر جوانە بەڵێ فەرموو وەکو کوردێکیش هیوادارم جەنابی مامجلال لە زووترین کار ساتەوە بەڵام بە بڕوای مامجلال ساتەوە وەزای عێراقی پێسا نابی چکە لە بەوەی لە بدایەتی گویسەکەی بۆ نوری ماهرشی شل کرد ئێستاش ئەو وەزای پێسا نابێتەوە کە خۆشی ساتێتەوە بەڵێ ئاکۆ لە سلێمانیەوە فەرموو بەڕێزانم کاتۆ باش هەموو کاتێکت باش زۆر سپاس کاکە هیوای شاگونە بۆ سەر و کۆمارە خوازین بەڵام بەڕێز یان یەک شتێ ئەمەوێ یعنی تەوک بەو شێوەش بیر نەکاتەوە دوای سەر و کۆمار بەس ئەمێ کاتم بەیدە چونکە یەکەم جارە پەیوەندیەکەم بە بەناوی بەڕێستەوە بەڵێ
يعني حیفە خەڵکوای بیر کاتەوەکەوا لەم کوردستانە کەسێکی تر نییە شەخصێکی تر نییە جێگای سەرۆک مام جەلال بگرێتەوە ڕاستە پیاوێکی مانووە بەڵام خۆشمان لەبیر نەچێت لە بینی سەرۆک مام جەلال و مەسعود بەرزانیە تەشەر نییە مەی بڕەت 36,000 کە بە داتای خۆیان کورد لەم وڵاتە کوژراوە. باڵێ کاکە کۆ ئەوە دیارە دوا پەیوەندی بۆ سپاس بۆ تۆ بەڕێزان ویسمان شەیەکی بابەتکەنە لەسەر غیابی جەلال تاڵەبانی سەرکوماری عێراق لە ساحەی سیاسی لە عێراق هەم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حەزبێکی خەوان کاریگەری لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بە شێوەیەکی بابەتکەنە قسە لەسەر بکێ بەڵام زۆربەی پەیوەندیەکان وەکو ئێوە جێتان لێ بۆ پەیوەندی زیاتر دوعا و نوزابوو بۆ چاکبوونەوەی مام جەلال و باشبوونی تەندروستیەکەی بێگومان ئەوە سەرنجی خەڵکی ئێمە لێرە ناتوانین تاریخ لەسەر سەرنجی خەڵک بدەین بە خەڵک بڵێن بەم شێوە قسە بکە خەڵک ئازادە چون سەرنجی خۆی نیشان بدا تا سبەینێ بێگومان لە تەورێکی گەرمتر لە پێشاتێکی گەرمتری ڕۆژەوی ئەم وڵاتەیە لە خزمەتیەوە دابین هەر شاد و بەختەوەر بنێوار باش.